ئەمڕۆ لە سەرپرسی ئەو سەردانی کە بڕیارە ئەمڕۆ وەزیری دەرەوەی سعودیە بگاتە ئێران لەگەڵ لە پرساوانی باڵای وڵاتەیە کۆبێتەوە لە پاشەوەی لە ساڵی 2016 پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە تێکچوو بە هۆکاری ئەوەی زانایەکی ئێرانی لەلایەن سعودیەوە بە هۆکار و بە پرسی سیاسی و خۆیان ناویاننا لە سێدارەدرا. دواتر پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە بەدەست لەو هەژمونە فراوانخوازی و سیاسی ئەم دوو وڵاتە دەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دروستیکەن پەیوەندیەکانیان لێرەدا قوڵتر و چڕتر بووە. لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامانجگەلێکی دیکە هەیە بۆ بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی وڵاتانی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لە یادمان نەچێ شەڕ و ناکۆکی نێوان رووسیا و ئۆکراین لەم لاوە ئەمەش ڕەنگە خاڵێک بێ بۆ ئەوەی کە کۆمەڵێک بەرژەوەندی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیەکانیان لەگەڵ یەکدا ئاسایی بکەن کە کاریگەری دروست نەکات لەسەر داهاتووی هەر یەکێک لەم وڵاتانە. لەسەر ئەم بابەتە و پرسیاری زیاتر لەگەڵ بەڕێز فەلاح کەریم کە بەڕێزان وەکو چاودێری سیاسی لێر لە ستۆدیۆ میوانی ئێمە گفتوگەم بابەتە ئاکەین. کاک فەلاح زۆر سپاس بۆ ئامادە بوونت. سعودیە و ئێران ئەو دوو وڵاتە پڕکاریگەرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، تەنها کاریگەریەکەیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کۆ نەبووتەوە، دەیبینین لە جیهاندا چۆن دەسەڵات و هەژمونی خۆیان بەکاردەهێنن. لە پاش 2016 و خراپبوونی پەیوەندیەکانیان ئێستا ئەم دوو وڵاتە ئامانجی چیانە؟ سپاس بۆ میاداری. ئاماژ لە نزیکبوونەوەی ئێران و سعودیە وەکو دوو وڵات لە ناوچەکەیات بێگومان بەرژەوەندەکانیان و سنووری قەڵەمڕۆیان بەریەکسری ئەکەوێت، بۆی پێویستیان بەوە هەیە کە هەمیشە پەیوەندیان هەبێت. لە کاتێکا بینی ئەگەر پەیوەندیەکان لە نێوان دوو وڵاتە لە هەر ناوچەیەکی جیهانە گرفت تووشی گرفت ببێەوە ڕوبەڕووی یەکتری ببێتەوە بەریەکەوتنی توند ڕووبات وا دەکات نەئارامی دروست بێ. ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ئەنی ئاسی نەئارامیەکان لە ئەنجامی بەریەکەوتنی تواناکانی ئێران و ئەمریکا، ئێران و سعودیە ببوورە وڵاتێکی وەکو سووریا بینین کە چەند قەیرانەکان تایە قوڵ بووەوە، لە یەمەن بە هەمان شێوە و ینی بە درێژایی ساڵانی نەوەتەکان هەتاوەکو ئێسش من ببوورە ینی پێچوانەی ئەو ڕای جەنابەت کە پەیوەندیەکانی ئێران و سعودیە لە 2016ەوە تووشی تەشەنوجات و دابڕام بووە بەردەوامی چڕتر بووتەوە. مەبەست من ئاباژم بۆ کردکە لە 2016 زیاتر چڕ بووە. ئێمە پەیوەندی ئێران و سعودیە لە بەریەکەوتنیان لە ئەگەڕێتەوە بۆ ساڵانی سەرەتای هەشتاکان لە لوبنانەوە، بۆیە هەتاوەکو ئەم دوو وڵاتە لە یەکتر نزیک ببنەوە پەیوەندی ئارامی زیاتر ڕوو لە ناوچەکە ئاکاوە گەشانەوەیەکی زیاترەوە. ئەو ئارامیە بێگومان کاریگەریە بێ بۆ ژیانی خەڵکی نەک بە تەنیا ئێران و سعودیە. بەڕاستی ئێمە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە چوار وڵاتمان هەیە کە خاوەنی هێز و توانا و نفوزی سیاسی و دیپلۆماسی و سەربازین: ئێران، تورکیا، سعودیە و میسر. ئەمانە هەر گرفتێک لە نێوانیانە هەبێ بێگومان تیشکەکەی یا ڕووناکیەکەی بەر شوێنی تریش ئەکەوێت. کاک فەلاح، ینی لە 2022ەوە زیاترێک بەمە دەکرێت کە سعودیە دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر ئاسایی بێت، پەیوەندێکی دۆستانە و استراتیژی پێڕۆکە. لە نێویشیاندا وڵاتێکی وەکو ئێران دوای ئەم ململانێتوندەی ئەم دوو وڵاتە هەژمونی سیاسی بلوکە سیاسیەکان چی لێدێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ چونکە دەزانین سعودیە لەگەڵ ئەمریکا ڕەنگە پشتیوانی زیاتری سعودیە بێ و بە پێچەوانیشەوە ئێران وڵاتێکی وەکو رووسیا وەکو پەیوەندێکی استراتیژی زیاتر، چین بە هەمان شێوە و تورکیاش جۆرێک لە جۆرەکان. بێگومان ینی هیچێکێک لە وڵاتانە بە تەنیا خۆیان نین و پشتیوانەکانیان وەک فەرمووت، چکە گیان بۆ خۆی دابش بووە بەسەر چەند هێزێکی گەورەیە. ئەگەر وانە بواە ئێمە شتێکمان بە ناوی هێز گەورەکەی پێنج هێزە گەورەکەی ئەنجومەنی ئاسایش نابوو، بۆیە جیهان دابش بووە لە نێوان ئەو بلۆکانێ یا لەناو ئەو هێزانەیە. سعودیە ینی پەیوەندێکی استراتیژی و ڕێکەوتنی استراتیژی سەربازی لەگەڵ ئەمریکایە هەیە بە تایبەتی لە دوای شەڕی سارد، لە دوای شەڕی دووەمی جیهانیە. بەڵام لەو ساڵانەی دواییە ینی گۆڕانکاری لە بنیادی سیستمی سیاسی سعودیە هاتە پێشەوە، نەوەیەکی تر لە خانەدانی ئال سعود هاتنە پێشەوە کە دید و بۆچوونیان جیاوازترە لە
ئەوانەی پێشخۆیان و پێیان وایە کە سعودیە نابێ بە تەنها لە یەک بازنەیە بخولێتەوە و لە یەک بازنەیە پەیوەندی هەبێ. باش ئەلێرەیە ڕاتەگرم لەسەر دید و بۆچوون هەر پرسیارەکەش لێەوە ئاراستە دەکەمەوە کافەلاح. دید و بۆچوونی فەرمانڕەوایە کاریگەری لەسەر ئەو سیستمە سیاسی ئەو وڵاتە دەبێت کە پێڕەوی ئەکا، ینی ئەم جی لە نوێیی کە ئێستا فەرمانڕەوایی وڵاتێکی و سعودیە دەکەن سیاسەتی پێش خۆیان پێڕۆ ناکەن وڵاتەکەیان. سەریکە سیاسەتی پێڕۆکردنی سیاسەتی پێشخۆیان هەر هەمان نەهجی سیاسی لەسەری ئەڕۆن، بەڵام بە گۆڕانکاری لە هەندێک ینی وردەکاری ڕۆژانەی ژیانە. بۆ نمونە ئێستا ئێمە لە سعودیە هەتاوەکو پێش هاتنی محەممەد بن سەلمان کە گەنجێکە و ڕوئە گەورەبووی غەربە تێڕوانینێکی جیاوازتری لە خانەدانی ئال سعود هەیە بۆ دەسەڵاتداری و دەسەڵاتگرتن دەست و بەڕێوەبردننی وڵات. ژن بۆی نەبوو نەک تەنانەت ئەوەی کە شۆفێری نەکات، بۆی نەبوو کە ئیجازە وەرگێت، ئیجازە سیاقەت مافی دەنگدانی بە هیچ شێوەیەک نەبوو. هەرچەند دەنگدان لە سعودیا ینی زۆر کەمە. سعودیە سیستمێکی سیاسی داخراوی تاکڕەوانەیە، ینی سیستمێکی کراوە نییە. بەڵام هەندێک ینی بۆ نمونە تۆ لە باکووری سعودیە ئێستا هەفتانە ئاهەنگی ینی هەموو شەوانی جومعەیەک ئاهەنگێک بەڕێوەچێ کە خەڵکی سعودیا توانن بەشداری تیا بکەن. و پرۆژەیەکی بیسی هەیە لە سعودیا بە ناوی بیسی کە هەتاوەکو ساڵانی سی سعودیا کۆمەڵە ینی سەرمایەکی زۆر سەرفەکات لە پێناوی ئەوەی کە کرانەوەیکی زیاتر ببینێ. حتا سعودیا ئێمە لە سەرەتای 2000ەکانە ئەمریکا پرۆژەیەکی بوو یا کۆندۆلیزەڕایز پرۆژەیەکی بوو بە ناوی خۆرهەڵاتی نوێی تازە خۆرهەڵاتی نوێی ناوەڕاست. ئەم پرۆژەیە ینی بەشێکی کە پەیوەندی بە سعودیەوە هەبوو ئەوە بوو کە حتا منهەجی دراسە و خوێندن لە سعودیا گۆڕانی بەسەر بوو و فعلەن وردە هەوڵ هەیە بۆ ئەم بابەتانە. بۆیە بێگومان ینی ڕوئیایی کەسێک لە ئەو سیستەمە داخراوانەیە کە بە تەنیا یەک بنەماڵەیە یەک کەس لە سەرەوەی دەسەڵاتە کاریگەری زۆری ئەبێ لەسەر کرانەوەی ئەلبا بڵێن لەسەر گۆڕانکاری لە سیستمە سیاسیەکە. باش دیارە سەروبەندی ئەم سەردانی وەزیری دەرەوەی سعودیە بۆ ئێران لە سەروبەندی ئەو کۆڕبەندەیە کە دوێنێ وڵاتانی ئەندام لە ئۆپیکدا ڕێکیان خستە بوو، سەرۆکوەزیرانی عێراقیش تێیدا بەشدار بوو. ینی چاوەڕێ دەکرێت یاخود هیچ پلانێکی استراتیژی پێشبەختە هەیە لە سەروبەندی کۆڕبەندێکی لەم جۆرەیە و هەروە سەردانەکەی سعودیە بۆ ئێران دابێت ئامانجێکی بازرگانی و سیاسی و تەنانەت ئابووری لە ڕووی نەوت و زۆر ڕچاوکراوە لەم سەردانەیە و چی لێ دێت باڵانسی دەسەڵاتەکان لە بەرامبەر پرسی وزەیە لە نێوان ئەم دوو وڵاتەیە؟ من لە بابەتی وزە بەڕاستی زۆر شارەزایم نییە کە بچمە ناو وردەکاری وزەوە، بەڵام ئەوەندە ئاگدارم کە هەموو پەیوەندێکی هەموو کۆبوونەوەیکی دیپلۆماسی پێشوەختە کۆبوونەوەی ئەمنی یا با بڵێن نهێنی ژێربەژێری کراوە بۆەوەی کە کۆمەڵێک بابەت گفتوگۆی لەبارەوە بکرێەوە لە ئەوەی کە لە کۆبوونەوە ڕسمیەکانە یا ئاشکراکانە باسوخواسی لەکرێت تەنیا باسوخواسێکی ڕۆتینیە و ڕێکەوتن کراوە پێشوەختە لەسەر کۆمەڵێک بابەت. ئێمە ئێستا لە خۆڕەڵاتی ناوەڕاستە سەرڕایی شەڕی رووسیا و ئۆکرانیا و سەرڕای ئەو دابەشبوونی هێزە بەرچاوی کە هەیە کۆمەڵە هێزی تازە ئەبینین لە خۆڕەڵاتی ناوەڕاستە کە ڕۆڵی خۆیان ئەگەڕن و ئەیانەوێ ڕۆڵیان هەبێ لە داهاتوە. چین بۆ نمونە چین یەکێکە لەوەی هێزانە. ڕووسەکان بە درێژایی تەمەنی خۆیان هێزێک بوون کە وجودیان هەبووە بەڵام خۆیان ڕاستەوخۆ نەبوون لە خۆڕەڵاتی ناوەڕاستەوە. ینی ئەوەشی کە لە سووریا هەن هەتاوەکو ئێستا پەیوەندی بەو ڕێکەوتنەوە هەیە کە لە زمانی یەکێتی سۆڤێتەوە لەگەڵ سووریا هەبووە وەکو پێگەیەک بۆ پاراستنی تواناکانی سۆڤێت لە خۆڕەڵاتی لە دەریای ناوەڕاستە بەتایبەتی. بەڵام ڕووسەکان ئێستا بە شێوەیەکی زیاتر و فراوانتر هاتوونتە ناو خۆڕەڵاتی ناوەڕاستە. بۆیە ینی هەرێکێک لە وڵاتانی خۆڕەڵاتی ناوەڕاست چ ئێران چ تورکیا چ سعودیەوە چ میسر تا ڕادەیەک ئەیانەوێ ڕۆڵی یا با بڵێن سوود وەرگرن لەم دابەشبوونە جیهانی کە هەیە و ئەیانەوێ پەیوەندیان لەگەڵ هەرێکێک لەو هێزانە بە شێوەیەک بێت کە بەرژەوەندی زیاتر بۆ خۆیان بەدەست بیانە. سعودیە و ئێران
یەکێک لە هۆکارەکانی نزیکبوونەوەیان یا بڵێن نزیککەوتنەوەیان لە گفتوگۆەوە ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەمڕۆ وەزیری دەرەوەی سعودی ئەچێتە ئێران پەیوەندی بەو نێوانگیریەوە هەبوو کە چینیەکان ڕۆڵیان تیابینی و چین فترەیەکی زۆرە ینی چەندین ساڵەکە ئەیەوێت کۆمەڵک پرۆژەی استراتیژی لە ئاسی جیهانیە جێبەجێ بکات کە خۆڕاڵاتی ناوەڕاستێکێکە بێ لە ناوەندە بەهێزەکانی سەرخستن و سەرکەوتنی ئەو پرۆژە استراتیژی چینیەکانی ئێستا ڕێکەوتنیەکی 25 ساڵی استراتیژیان لەگەڵ ئێران هەیە کە بژانەوەی ژێرخانی ئابووری زۆری بە دواخوا هێنێ لە ئێرانە و ئێمە بەڕاستی ئێران وا سێر نەکەین کە وڵاتێکی گۆشەگیری دابڕاو لە جیهانە ڕاستە لە ڕووی ڕاگەاندنەوە و لە ڕووی ئابووریەوە کۆمەڵێک گەماروی لەسرە بەڵام هەمان ئەم گەماروەیە لەسەر وڵاتێکی وەکو چینیش هەیە ینی هەندێک کەرتی تایبەتی پیشەسازی هەیە کە چینەکان بەبێ پرسی ئەمریکا ناتوان بەدەستی بهێنن ئێرانیش بە هەمان شێوەیە ئەگینا ئێران لە ماوەی 3-4 ساڵی ڕابردووە ڕۆژانە 2,600,000 بەرمیلی فرۆشتووە بە معدلی نەوتی فرۆشتووە بەس ئابووری ئێران بەو شێوەیە کە هێنی لێ ئەکرێت باسی لێ ئەکرێت بێهێز نییە و نەگەشتۆتە ئاسی داتەپین بۆیە تا ئێستا توانی و ئێستا چینیەکان بەڕاستی لە ناو بابەتەکەیان هەن ینی ئەو ڕێکەوتنە استراتیژی ئێران لەگەڵ چینا کردوێتی لە ئاسێکی ئەوەنە بەرز ئومێدی لەسەر هەڵچەنراوە ئیشی لەسەرەکرێت کە لەلایەن خودی ڕابەری ئێرانەوە کەسێکی بە تایبەت بەدانراوە بۆ چاودێریکردن و بەدوادەچوون ئەمە بەترسی دروست کردو بۆ بەرژەوەندی وڵاتێکی وەکو سعودیە کە لە داهاتوودا چۆن مامەڵە لەگەڵ هاوپەیمانی ڕکابەرەکەی بکات کە ڕووسایە کە چینە بۆ ئێران هیچ جۆرێک لە مەترسیەکانی پاڵپشتی وڵاتێکی وەکو چین و ڕووسیا بۆ ئێران کاریگەری لەسەر بەرژەوەندیەکانی سعودیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەترسی دروست ئەکا سیرکە ینی بۆ نمونە وڵاتێکی وەکو سووریا لە بەرچاو بگرە ئێران هەیە ڕووسیا هەیە سعودیەش هەیە تورکیاشی تایە باشە هەرێکێک لە وڵاتانە پێگەی خۆیان لە ناو سووریایە هەیە بەریەک نەکەوتون تاوەکو ئێستا بەڵام هەمووشیان بەرژەوەندی خۆیان ئەیانە بۆ پارێزنتیایە کاتێک کە ئێران و سعودیە یا سعودی و تورکیا لە یەک نزیکە بنەوە بێگومان وڵاتێکی وەکو سووریا سوودی زیاتر ئەبینێ لە جیاتی ئەوەی کە گرژی و توندی زیاتر لە ناو سووریایە هەبێت بۆیە هەرێکێک لەم گەورە هێزانەکە هەن بە دوای بەرژەوەندی خۆیانە ئەگەڕێن و هیچ کاتێک چین پێخۆش نییە کە ئێران و سعودیە کێشە گرفت هەبێت لە نێوانیانە بە پێچوانەوە ڕەنگە پێخۆش بێ پەیوەندیەکان زۆر ئاسایی بێ بۆ ئەوەی ئەم بتوانێت لەگەڵ هەردووکیانە پەیوەندی خۆی بچەسپێنێەوە درێژەی پێباوە فراوانی بکە باشە ئەم دوو بلۆکە سیاسی لەسەر ئاستی جیهان کاریگەریەکەیان دەبینێت چ لە ڕۆژاوە و چ لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش مەبەستم لە چین و ئەمریکایە لە ڕێگەی ئاسایی بوونەوەی پەیوەندیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی وڵاتانی کڕکابری سەرتەختی یەکن ئەم بلۆکە سیاسیانە چ گۆڕانکاریەکیان بەسەردا دێت وای لێ دێت لە بهێناو بەرژەوەندیەکانیانە جۆرێک لە نزیک بوونەوە لە نێوە ئەوانیشدا دروست بێت بە دیاریکراوی بەسم ئەمریکا و چینە ئەمریکا سیرکە لە ئەمریکایە پلانێک هەیە یا با بڵێن ئامادەکاریەک هەیە کە سەدەیان ناوناوە سەدەی ئەمریکا ینی سەدەی 21 بێ سەدەی ئەمریکیەکان بێ وەکو دەوڵەت ئێمە ناتوانین بڵێن هێشتا جیهان بە تەواوی بلۆک بەندی دروست بووە چکە بلۆک بەندی لە سیاست و لە هێزی سەربازیە یعنی ئەوەی کە بە تەواوی جەبهەکان و وڵاتەکان بە تەواوی دابەش بوون لە کاتێکە هێشتا ئەوە دروست نەبووە چکە بەڕاستی سەرڕای ئەوەی کە ڕووسیا و چین هێزیان هەیە بەڵام هێزەکان هێشتا نەگەشتەوە درکیش بەما کرێت کاک فەلاح ڕاستە هەیە ئەم بلۆکە سیاسی خەریکە دروست دەبێت کاریگەریشی دروست کردووە خەریکە دروست ئەبێ بەڵام سیرکە ئێمە لە مەسەلەی بلۆک بەندیە ئەگەر بەو مەفهومە تەقلیدی جاران لە دوای شەڕی دووەمی جیهانی و لە زمانی شەڕی ساردا تەماشا بکرێت بەو شێوە دروست نابێتەوە جارێکی سەر بلۆک بەندیەکە لەسەر ئەساسی بەرژەوەندی ئابووریە ینی شتێک نابێت لەوە زیاتر بێت چکە هیچ وڵاتێک تازە یا هەم خودی ئەمریکاوە خودی چین و ڕووسەکانیش هێزی سەربازی ناکەن بە قوربانی وڵاتێکی دیکە بۆیە هەر وڵاتێکە بێ لەسەر پێگەی خۆی بتوانێت
هێزی سەربازی بۆ خۆی دروستکات و خۆی بپارێزی وەکەوەی کە ئێستا ئێران هەیەی یا تورکیا هەیەی. بەڵام پەیوەندی ئابوووریەکان ئەویش تا ئاستێک سنووردارە. بۆ نمونە هەتاوەکو ئێستا ئابووری چین وابەستەیە بە لە هەندێک ڕووە وابەستەیە بە ئابووری ئەمریکاوە. ئەمریکا هەتاوەکو ئێستا پلەیەکی ئابووری جیهانە لەبەرەوەی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە لە ڕووی جیۆسیاسی لە ڕووی ئابووری و لە ڕووی سەرچاوەکانی وزەی ژێرزەوی کۆمەڵێک بابەتی زۆر هەیە کە ئەمریکا زۆر پێشکەوتوترە لە وڵاتانی دیکە. ئەم وڵاتانەی کە هەن چین، رووسیا ڕاستە وڵاتی خاوەن چەکی ئەتۆمین خاوەنی هێزێکن کە ئەکرێت ترسی لێ هەبێ، بەڵام لە ڕووی ئابووریەوە زۆر ئەو بەهێزە نین. چین ئەوێت لە ڕێگەی ئاوریشمی کۆنەوە کە ئێستا ناوی ناوە ڕێگای نوێ شتێک لەو بابەتانە مستەلاحێکی تازە هەیە هێشتا بگا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕێگە هەتا بگا بە ڕۆژئاوا هەتا بگاتە ناودڵی لەندەن، بەڵام هێشتا ئابووری چین ناتوانێت ڕکابەرێکی بەهێز بێ بۆ کۆمەڵێک پیشەسازی گەورە و بەهێز کە ئەمریکا هەیەی بۆ توانای بەسەریا هەیە. بۆیە دابەشبوونی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستیش لە نێوان ئەم هێزانەیە جۆرێک لە ئارامی ئەتوانێت دروستکات بۆ ناوچەکە. چکە لە ڕاستیە چین و ئەمریکا سەرڕای ئەوەی کە ململانەی بەهێزی ئابووری لە نێوانیانە هەیە، بەڵام هەتاوەکو ئێستا لە ڕووی ڕوبەڕەبوونەوەی سەربازیەوە هیچ مەترسیەکی وا لە ئارادا نییە. سەرڕای ئەوەی کە تایوان هەیە، سەرڕای ئەوەی کە هەندێک لە لێکۆڵەران پیان وا بوو کە لە دوای هاتنە ناوەوەی رووسیا بۆ ئۆکراینیا چین بە هەمان شێوە، بەڵام چینیەکان زۆر هێمنتر و لەسەرخۆترن لەوەی کە خۆیان تووشی ڕوبەڕۆبوونەوەی سەربازی لەگەڵ ئەمریکایە. باش لە سەروبەندی ئەم سەرداری وەزیری دەرەوەی سعودیە بۆ ئێران وتەبێژی حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە باسم عەوادی لێدوانی هەبوو و ڕاگەرراوی هەبوو کە ئەم سەردان و ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە بە جۆرێک لە ئاساییکردنەوە ناودەنرێت کە هێشتا ئەنجامی کۆبوونەوە کە دیار نییە. ئەو باسی لەوە کرد کە کاریگەری بۆ سەر عێراقیش دەبێت، کاریگەری ئاساییبوونەوەی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە بۆ عێراق چی ئەبێ؟ نەک بەتەنیا بۆ عێراق، ئێمە هەر لەگەڵ نزیکبوونەوە یا بڵێن لەگەڵ ڕاگەیاندنی ڕێکەوتنی سعودیە و ئێران لە چین لە پەکین شەڕی یەمەن یعنی شەڕی ناوخۆی یەمەنی بە تەواوی هێمن بووە. یعنی ئەگەر ئەو هەواڵانەی کە جاران ئەمان بیست سەردێڕ یەکەمی هەموو هەواڵی هەموو کەناڵە عەرەبیەکان بە تایبەتی شەڕی یەمەن بوو، ئێستا ئەوە نابینی. بۆ لوبنان وزەیەکی زۆریان سەرف کرد لە شەڕی یەمەندا، بەریەکەوتنەکە بەریەکەوتنێکی زۆر گەرم بوو. بۆ لوبنان کاریگەری ئەبێ، بۆ سووریا کاریگەری ئەبێ، بۆ عێراق کاریگەریەکە ڕەنگە لە هەمووان زیاتر و باشتر بێت، چونکە ڕاستە سعودیە خاوەنی هێزی یا با بڵێن هێزی چەکداری ناوخۆیی نییە لە عێراقا، بەڵام خاوەن یا با بڵێن پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ سونەی عێراقی هەیە کە ئەتوانێت مشکلات بۆ پرۆسی سیاسی لە عێراقا دروستکە. کە مشکلە بۆ کێشە لە پرۆسی سیاسیا دروست بوو وەکەوەی کە بینیمان لە پرۆسی یا لە پرۆسی دەنگدان بە پرۆژە بودجەی 3 ساڵی داهاتووی عێراقا ئەو کێشەی کە لە نێوان هێزە کوردەکان هەبوو لە بەغایە کاریگەری هەبوو لەسەر ژیانی هاوڵاتیەکی تریش لە میسان و ناسریە و دیوانیە، چونکە پرۆژە یاساکە جێبەجێ ناکرێت لە بەرەوەی ئەمان کێشیانە بوو. بۆیە یعنی نزیکبوونەوەی ئێران و سعودیە لە یەکتری بە تەکیدی ئەبێتە هۆی ئارامبوونەوەی ئەو تەشەنوجە بەهێزە یا با بڵێن ئەو بەریەکەوتنە بەهێزە کە لە نێوان بە تایبەت لە نێوان سونەی عێراق و شیعەی عێراق هەبوو لە دەسەڵاتداریە. هەرچی ئەوان لە یەکتر نزیکتر بن، هەرچی کورد لە ناو پرۆسی سیاسی عێراقا سەلستر و مافی دابینکرا و بێکێشەتر بێ ژیانی هاوڵاتی عێراقی و پرۆژەکانی خزمەتگوزاری باشتر ئەبوژێنەوە باشتر ئەتوانێت کاری لەسەر بکرێت. بۆیە بۆ عێراق کە چەندین ساڵە زیاد
ئەتوانین با بڵێن لە بدایەتی هەشتاکانەوە ساڵانی هەشتاکانەوە هەتاوەکو ئێستا لە شەڕ و ململانێ و کاولکاریە بووە کاریگەریەکەی زۆر زیاترە بێت چونکە بەشێکی هەرە زۆری نەئارێمەکانی عێراق بەڕاستی وڵاتانی دەرەوەی عێراقا و عێراق هەمیشە وەک قسەیەکی مەلیک فەیسەڵی عێراقیەڵە هەتاوەکو ئێستا نەیتوانیوە نەتەوەیەک دروستکە بەڕاستی نیتوانیوە نەتەوەیەک دروستکە بۆیە هەموو ئەوانەی کە لە ناو عێراقان هەرەکەیان چیان لە دەرەوەی عێراقە بۆ پاراستنی خۆیان و پاراستنی بەرژەوەندی خۆیان. باشە باس لە ناو عێراق و نەتەوەی عێراق کرد لە نێو عێراقیشدا هەرێمێکەیە شتێکمان نییە بە ناوی نەتەوەی عێراق مەبەستم بە شێوەیەکی گەشتگیر باسی عێراق بکەین لە نێو عێراقا هەرێمێکەیە ئەم هەرێمە ساڵانی توانی بە شێوەیەکی سەربەخۆ لە ڕووی پەیوەندی دیپلۆماسیەکانی لە ڕێگەی فرۆشتنی پرسی وزەوە جۆرێک لە سەربەخۆیی بەدەست بهێنێت و لەم ئەخیرانشدا بە دیارکاری لەم چەند مانگەیە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان یاخود قاچێکی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکەیە بە دیاریکراوی وڵاتانی کەنداوە بۆم لەگەڵ قەتەرە لەگەڵ سعودیەیە و ئەمەی بە دیاریکراوی بڵم ئێستا وڵاتانی وەکو قەتار وەکو سعودیە وڵاتانی دیکە و ئێرانیش لەگەڵ هەرێمی کوردستاندا چ بەرژەوەندیەک بەیەکیانەوە بەستێتەوە. هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو پێگە بەهێزە چ سەربازی و چ ئابووری دروست بکات بۆ خۆی بەداخەوە کە بتوانێت جێگەی سەرنج بێ بە پێچاوانەوە لە 30 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان بەڕاستی ینی هەر بە دوولەتی و بە دوو پارچەیی چۆتە ناو بەشێکی زۆری ڕووداوەکانەوە بۆیە لە کۆتایی ئێستا ئێمە لە یەک دوو مانگی ڕابردووە لە دەنگدان لەسەر پرۆژە یاسایی بودجە بینیمان بە تەواوی ئەو بە ئاشکرا دەرکەوت کە دوو ئیدارەی لەت و دوو ڕێکتری و دوو هێز کە هەردووکیان دەسەڵاتیان لە کوردستانە هەیە و هەردووکیان زۆر دوور لە یەکتری تەنانەت ئێمە وای لێ هات بەڕاستی هێز عەرەبیەکان ئاهاتن کە لێکمان نزیک بکەنەوە یعنی لێکمان مەبەستم لە یەکێتی و پارتی لە بەقایە بۆیە هەرێمی کوردستان هەرێمێکی ئەوەنە بەهێز نەبوو کە ئێمە خۆمان تەسەوڕمان نەکرد هەرێمێک بێت کە بتوانین کە بەداخەوە ئەوەی من ئەیبینم بەڕاستی نەک لە ساڵی 2023 یعنی لە چەند ساڵێک پێش ئێستا ڕووداوەکان کە سەیراکەی و ئاستی هاتنە پێشەوەی ڕووداوەکان کە ئەیبینی و بەیەکەوە لکێنیتەوە ئەبینیت کە ئێمە لە ناوچەکەیە بەرەو ئاشتەواییەکی هەرێمی گەورە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئاچین کە بەشێکی زۆری لەسەر حسابی کوردە وەک چۆن لە ڕابردووە لەسەر کورددا بوو و هیچ دوور نییە یعنی ئێمە وردە تاوەکو چەند مانگێکی تر و چەند ساڵێکی تر بگەین بەوەی کە ئاستی حکوومەتی هەرێم زۆر لەوە بچووکتر بێتەوە ئەو قسانش کاتی خۆی من لە یەک دوو چاوپێکەوتیتر هەر لە کورسات کردووە. ئەم پەیوەندیانە چی دەڵێن ینی سەرباری و پەیوەندیانە و گرنگی پێدانانی وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی کەندا و ینی دەبیرێت پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم پەیوەندیانە لەسەر بنەمایەکی بەرەو پێشچوونی زیاتر نییە؟ هەرێمی کوردستان بۆ خۆی پێگەکەیەکی لاوازن کێشەکە لە خودی پەیوەندیە دەرەکیەکانی هەرێمان نییە کێشەکە لە ناوخۆی خودی هەرێمایە هەتاوەکو ئێستا سەرۆکی هەرێم کە دامەزراوەیە کە دامەزراوەیەکی ڕسمی و معتەبەر و شەرعیەتدارە لە هەرێمی کورد چەندین جار داوای کردووە بۆ ئەوەی کە ئەمە دیفاعن بۆ سەرۆکایەتی هەرێم نییە ینی ئەوەی کە ڕووداوەکانە بینم چەندین جار داوای کردو هێزە سیاسەکان لە یەکتر نزیک بکاتەوە نەیتوانین بیکەن ئێمە کێشە سەرکیەکە ئەوەیە کە لە ناو کوردستانە دوو هێز دەسەڵاتی بەدەستە کە هەرێکیان ڕوئیایەکی خۆی هەیە و هیچیان متمانیان بە یەکتری نییە هەتاوکو ئێستا ئێمە لە گفتوگەکانی نێوان ئێران و خۆرئاوایە یا ئێران و ئەمریکایە نە ئێرانەکان ئامادەن لەگەڵ ئەمریکەکان دانیشن ئەمریکەکانش ئامادەن لەگەڵ ئێرانەکان دانیشن ڕەنگەیان دێجار ئەمریکەکان ئەویان داواکرد دەبێت بەڵام متمانە نییە لە نێوانیانە نەبوونی متمانەکەەوە کات کە هەمیشە گرفت تۆ لە ناوخۆی خۆتەوە گرفت دروست ببێ و هەمیشە لە یەک هەنگاوی بەرامبەرە تۆ سەدان گومان و نادڵنیایی و هین ئەبینیت پلان ئەبینیت بۆیە هەتاوەکو یەکێتی و پارتی بەیەکەوە نەبن و یەکگرتوو نەبن
پێگەی هەرێمی کوردستان لە دەرەوە زۆر بچووکە زۆر لاوازە. باشە ئەمە ئۆکو هەرێمی کوردستان دەگەڕێمەوە نێو پەیوەندیە استراتیژیەکان ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی سعودیە و ئێران و چاوەڕێ دەکرێت وڵاتانی دیکەی کەنداویش جۆرێک لە پەلهاویشتن جۆرێک لە نزیکبوونەوە لەگەڵ ئێراندا نزیکبوونەوەی زیاتر بەدی بکەن لە دوای هەنگاوەکەی سعودیە هەمیشە ڕاستە هێشتا ململانی دەبیێت لە بینی سعودی وڵاتانی دیکەیە وەکو وڵاتانی خلیج بەڵام وەکو کۆدەنگیەک لە زۆربەی پرسەکاندا ڕەنگە پشتیوانی پێشەوەیە بەڵێ پشتیوانی بۆ سعودیە دەردەبڕن سعودیان کرد بە پێشەوای خۆیان لەگەڵ ئەوەی کە بە پشتیوانی ئەمریکایان چاوەڕێ دەکرێت کە لە داهاتوودا وڵاتانی دیکەش هەمان هەنگاوی سعودیە لەگەڵ ئێراندا بگەن تەنیا وڵاتێک لە ڕاستەیە ئێستا قەتەر هیچ کێشێکی لەگەڵ ئێرانە نیە و پەیوەندیشی هەیە ینی پەیوەندیکی زۆر بەهێزیشیان هەیە سەڵتانەی عومان کە یەکێک لە وڵاتانی کەندا ئەویش بە هەمان شێوە ینی یەکێک لە وێزگەکانی نزیک بوونەوەی ئێران ینی هەر پەیامێک کە ئێرانەکان بیانەوێ بەشێک بگەێنن بە خۆرئاوا و خۆراوایەکان بیانەوە بگەین بێران لە ڕێگەی سەڵتەنەی عومانەوەی کوێیت کە کێشەیەکی وا زۆر گەورەی لەگەڵ ئێرانانی تەنها ئەوەی بمێنێتەوە بەحرینە بەڕاستی وڵاتی بەحرینە ئەوش لەبەر بوونی ئەو عینە شیعە بێگومان ینی ئەوەندەی من ئاگاداری سیاسەتی دەرەوەی ئێران بەم یا با بڵێن ئێرانەکان و نفوزەکانیان لە ناوچەکەیە سەری مارەکە وەک ئەوترێت سعودیەیە هەتاوەکو پەیوەندیەکانی ئێران لەگەڵ سعودیەیە نەرمتر و کراوەتر و ئارامتر بێت ڕادەی بەریەکەوتن و کێشە و گرفتەکان لە ناوچەکەیە دابەزینی زیاتر بەخۆیەوە کاتە چاوەڕێ دەکرێت ئەمە کردووە پرسیار چاوەڕێ دەکرێت کە ئێران بچێتە نێو ئەو سیلسیلە هاوبەشەی وڵاتانی کەندا و سعودیە بکات بە جۆرێک لە پێشەوا بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەنداویش لە نێویاندا باوەڕ ناکەم چونکە هەم ئێران هەم سعودیە بە دوای پێشەوایەتی ئەگەڕان لە زەمانێک لە زەمانەکانە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەڵام ئەگەر گفتوگۆ لێ بۆ نمونە لە 500 ساڵی ڕابردووە تورکیا و ئێران هەمیشە خاوەن بەرژەوەندی خۆیان بوون نفوزی خۆشیان هەبووە هەندێک جار بەریەکەوتنیشیان هەبووە لە مێژووە بەڵام هەر بە کەناری یەکیشەوە هاتوون هەتاوەکو ئێستاوە ئەگەر گرفتێک یا مەترسیەک ڕوو لە بەرژەوەندی هەردووکیان بکات هەمیشە هەردووکیان یەکگرتوو بوون بۆ ئەو بابەتە هەمان ئەم نمونەیە ئەتوانین بۆ ئێران و سعودیە تەماشا بکەینەوە هەتاوەکو پەیوەندیەکانیان هێمنتر و ئارامتر و گفتوگۆی بەردەوام هەبێت لە نێوانیانە ئاستی کێشەکان کەمتر و نزمتر ئەبێتەوە هەتاوەکو بەرکەوتنەکانیان بەهێزتر بێ نە لوبنان نە یەمەن نە عێراق نە سووریا ئارامی بەخۆی نابینێ ئەگەر بەحرێنیش نێتە سەر بەڵێ بەڕێز فەلاح کەریم چاودێری سیاسی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت فەلاح خۆشەویستان